مدخلی عنکاوەیە باشە کاک باش عنکاوە 77 عنکاوە لەگەر 77 عنکاوە لاوەشی ئاگرتان هەیە لە مدخلی عنکاوە شەقامی سەڵەت پەیوەندی پێوەکەن باشەوە جیلا بەرگری شارستانی یەکێکە لەو بەڕێوەبەرایەتیانەی سەر بە هێزەکانی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانە. لەم بەشەدا کۆمەڵێک پۆلیسی ئاگرکوژێنەوە هەن کە هەموو ژیانیان لە پێناو کەمکردنەوە و کۆنتڕۆڵکردنی ڕووداوی ئاگرکەوتنەوە تەرخان کردووە. بنکەکانی ئاگرکوژێنەوە تەنها چەند خولەکێکیان لەبەردەستە بۆ بەهاناوەچوونی هاوڵاتیان لە کاتی هەر ڕووداوێکدا. ئەوان لەبەر سروشتی کارەکەیان کە تا زووتر بگەنە شوێنی ڕووداوەکە زیانەکان کەمتر دەبن، چرکەیەک لە کات بە فیڕۆ نادەن. بە خێراییەکی زۆر ئامادەکاریەکەن، ڕێگاکان دەبڕن و هەموو هەوڵێکەدەن بۆ ئەوەی بە زووترین کات بگەنە شوێنی ڕووداوەکە. بۆ هەر ڕووداوێک کە باڵەخانە بێت یان ماڵ یان شوێنی گشتی پلانی تایبەتیان هەیە و سەرەتا تیمەکان دابەش دەکەن و پلانێکی خێرا دادەڕێژن بۆ چۆنێتی تێپەڕبوون بەڕێڕەوەکاندا. ئەو ئەرکوکارانی کە من کردومە لەو چەند ساڵی ڕابردوودا کە دامەزراوم ئەوە زار ئاگروژێنەوە بمە لە پاشەوی کە چەندجار تووشی حالەتی ئەوە بووین کە خەڵک ڕزگار بکەن لە ناو دووکەڵێ توانیمانە خەڵکەشی زۆری ڕزگار بکەین و هاوکاریمان کردوونە ئاگریش بژێنەوە لە پاشەوی لەبەرەوەی کە زۆر خزمەتی زۆرمە هەبوو ئەو سەرپەرشتی کارمەندەکانم دەکەێت لە چۆنیەتی ئاگروژێنەوە جگە لە ئاگرگوژانەوە زۆر جار خەڵک دەبێن لە ناو دووکەڵ دەمێنیتەوە تەنگە نەفەس دەبی ئەمە چی دەکەین کاگرەکە مەگوژان ئەو هاوڵاتی دێن فراگوزای سەرتایی بۆ لەگەین بە دەستکردبی بە هەر شێوەیەی بۆ ئەوەی هێندێک بە هۆشخۆی بێتەوە ئەو وەختی بە سیارەی ئیسعابی ڕەوانی نەخۆشخانەکانی دەکەن. لە کاتی هەر ڕووداوێکی ئاگرکەوتنەوەدا بەرگری شارستانی لە ڕێگەی چەند تیمێکی جیاواز و ڕاهێنرا و دەچنە شوێنی ڕووداوەکە. لێرە ئاگر ئەم چێشتخانەی تەنیوە و ڕێگای چوونە ژوورەوە لەبەر ئاگر و دووکەڵ و گازی ژەهراوی زۆر ئەستەمە. دوای بەستنی جلوبەرگی سەلامەتی و ئامێری بەخشینی ئۆکسجین بڕیاری چوونە ژوورەوە دەدەن. دوای کەمتر لە کاتژمێرێک ڕووداوەکە بەبێ زیانی گیانی کۆنتڕۆڵ کرا. سەرباری کۆنتڕۆڵکردنی ئاگر ئەم تیمە هاوکاری تەندروستیشیان لایە و لە کاتی ڕزگارکردنی هەر کەسێکدا فریاگوزاری سەرەتایی پێشکەش دەکەن. بە دەو ڕووداوانە کە پەیوەندیمان پێوە دەکەن ئەوە جۆی ڕووداوەکە دەپرسین کە چ جۆر ڕووداوەکە کە ئاگرەیان لافاوەیان هەر جۆرە ڕووداوەشترا ئەو وەختی یەکسەر سیارەکانمان دەرزی کە سیارەکەمان ئەوە جار دەبی ژیانی خۆمان پارێزین لەو ڕووداوەی کە چۆنیەتی ئەو ڕووداوی بزانین چییە ئاگرە بەنزینە یان نەفتە یان شۆتی کارەبەیە جۆری ڕووداوەکە بزانین چییە ئەوە جە سەلامەتی کارمەندەکانمان دوایش بتوانین زیانی هاوڵاتیان کەم بکەینەوە
ئەو خەتیش کەیفمان خۆشە کە بتوانین ژیانی یەک هاوڵاتی کە ڕزگار بکەین یان زەرەکانەکە بکەینەوە. کاکافی ئەفسەری ژووری عملیاتە لای ما بەڕاستی 35 ساڵە لە کارەکەی خۆیتی ئەم بۆ ماوەی 15 ساڵە دەیناسم کابراایشی زۆر چالاکە لە هەموو ڕووداوەکی ئاگر پێش هەمومان لەوێندەرە زۆر ساڵێکی باشی لەگە ئەفسەرەکان هەیە هەموو ئەفسەرەکان پێشەمە لە هەموو ڕووداوەک لەوێندەرە بەڕاستی جێ پەنجەی دیارە ینی کافی عەبدولقادر ئەفسەری هۆبەی بزوێن لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەولێر نزیکەی 34 ساڵە لە خزمەتی بەردەوامدا لە بەڕێوەبەرایەتیەکەمان. بەڕاستی کەسێکە بە هیچ وشەیەک وەسفی ناکرێ. کاکافی بۆ ماوەی 2 ساڵە من لە ئەرگ لە بەرگری شارستانی دەوام دەکەم وەک کارمەند سەرسامم بە کارەکانی و بۆ ماوەی 10 ساڵیشە بەرپرسی ئاگرکوژێنەوەی عنکاوەما بەڕاستی کاتێ لە ئەرگدام دەچینە ڕووداوەشی ئاگر دەست بەجێ بۆ شوێنی ڕوودا و لە ئامادە باشیدایەوە کاتێ دێتن سەرپەرشتی کارەکان دەکات زۆر سەرکەوتووە. ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ کە لە ئەرچی خۆمان ڕۆژانە تووشی زۆرها ڕوودا و دەمین لەگەر گشت برانی هێزەکانی ئاسایشی ناخۆ یەکێش لەوانە بەتایبەتی پۆلیسی بەرگری شارستانەیە کە کارەکانی بە شێوێکی زۆر ڕێکپێک و مرۆڤانە ئەنجامدەن. ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ هاوکاریان دەکەین ئەو شوێنانێکە ئەوان سەردانی دەکەن یاخود لە ڕووی لە کاتی ئاگرکەوتنەوە یاخود ئەو ڕووداوانەیە کە ئەوان بۆیان دەچن ئێمە دەست بەجێ مەفارزەکانی هاتوچۆ دەنێرینە ئەو شوێنانە بۆ ئەوەی بە کەمترین زیان ئەو شوێنە دەرچیت لە ڕووی ڕووداوەکانەوە. لە درێژەی ئەرکەکەیان هەفتانە خولی بەرگری شارستانی لە ناو کەمپەکان بۆ ئاوارەکان و هەندێک جار لە ناوەندەکانی خوێندنیش ئەنجام دەدەن. ئەمە هاتوین وەکو بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەولێر بۆ ڕێنمایەکانی بەرگری شارستانیتان پێڕا بگەێنین کە ڕۆژانە جۆرەها جۆر ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ماڵەکان ڕوودەدات. داواتان لێ دەکەین ئەو ڕێنمایانەی کە بەرگری شارستانی کە پێتان ڕدەگەین جێبەجێ بکەن بۆ ئەوەی لە سەر و ماڵی خۆتان ڕزگارتان بێ تووشی کارەسات نەبن. بنسبەت ڕووداوەکان دایمەن تاکید بکەنەوە لەسەر بوتڵی غاز کە دەزانن بۆنی بوتڵی غاز دێ داواتان لێ دەکەین بە هیچ شێوەیە کاری پێ نەکەن دایمە گیرسێنن هەتا تاکید نەکەنەوە کە بزان ئەو بتڵە بۆنی دێ یان نا سەری غازەکەی بە زۆر لە بەڕێزانتان دایمەن بە ئیهمالی بەجێ دێرن داواتان لێ دەکەین تاکید بکەنەوە ئۆختی پێ بکەن. بنسبەت سۆپای نەفتی ئاینی ئێستا ڕووداوی ئاگرمان زۆر بۆ لە بەرەوەی سۆپای نەفتی لە کاتێەوەی کە دەبینن سۆپای پێ دەکەن لەو حالەتەیان نەفتی تێ دەکەن. ئەوە غەڵەتە دەبی بوژێنەوە ئەو وەختی نەفتەکەی تێ بکەن جاریش کرد دووبارە دای بژێسێنەوە. ئەوە پێ دەڵێن ئاگرکوژێنەوەی دەستی چۆنێتی بەکارێنانی ئەم نامێ بسمە ناو ئەوەکەی لە چیە بەڵام ئەوەی کە هەیتان پێی دەڵێن پاودەر بۆ درێوشت ئیشی وەی چیە ئاگرتان لە بۆ دەبژێنەوە ئۆکسجینی نایێنی ئەوە ترسی نییە ئەگەر کارەباش بی لێ لەبەرەوەی ئەو مادەی تۆزە وەکو پۆدرەی منداڵانە هیچ کێشەی نیە دەتوانین لە ناو سیارەی لە ماڵان لە هەموو جێگایەک بەکار بێت. ئەوش مستەوای خۆی هەیە کە لە پێ دەڵێن لەمەتە هەتا 2 مەتر زیاتر ناڵێم ئاگرشی دەورە لۆی لەبەرەوەی ئێستا کە لە بۆتان باز دەکەم زۆر سەهلە و ترسی نییە دەتوانن هەمووتان بەکاربینن. هەیتوان نەوترینە ئەو یەدەی هەیە ئەوە پێی دەڵێن یەدەی هەڵگرت چێ فارسیە ئەلێرە ئەو بزمارە هەیە و بزماری سەلامەتە بزمار ئامان کە پێی دەڵێن عەرەبی ئەوە لە حالەتی ئیش پێکردنی ڕای دەچێشی کە ڕاکێشە ئەو وەختی ئەوە یەدەی ئیش پێکردنە یەدە تەشغیل یعنی بە زمان با تێبگەن کە ڕاکێشە دەتوان ئیش پێکەی بەڵام چ دەکەی لەو کاتێ ئەو سۆندە ئەوە سەری سۆندەکەی پێ دەڵێن قەزاب ئاوێژدە دەیگری بەو شێوەی کە بزمارمان دەرهینا بتوانین مەسەلەن ئێستاکە ئەو بزمارم دەرهینا حازر ئێستا
بەڵام ناتوانم هیچ پێ بکەم لەبەرەوەی ئاگرم لە پێش نییە. ڕێنمایەکانی ما ئێستا کە مەوجودە ڕۆژانە کە کتابمان بۆ دێ نووسراومان بۆ بەرگی شارستانی بۆی بزانین ئەو باڵەخانەن کە دوو تازە دروست دەکرێن یان ئەوانەی کە دروست کراون پێشتر خاستن ئەوانەی کە تازە دروستێن 100% دەبی ڕێنمایەکانی بەرگی شارستانی جێبەجێ بکەن بە هەموو جۆرەکانیەوە مەڕەشاتیان هەبی کە چەند تابق 5 تابقە 6 تابقە دەبی مەڕەشاتی ئاوی هەبی دەبی ئەوەی هەبی هەواکێشی هەبی دەبی قادرمەی خروجی هەبی ژێرزەمینیان هەبی کە دوو دەرکەی هەبی یەک بۆ چون ژوو یەک بۆ دەرچوون ئەو ڕێنمانە هەر مجموعەیە کە باڵەخانی ئاوتێلا ڕێنمایش تایبەتی خۆی هەیە لە سەریان جێبەجێ دەکەن بۆ ێژ ئێستا دەبینین لە وتێر و باڵەخانەکان ئێستا ڕووداوی کەمتر بووتەوە خاستنەوەی کە تازە دروست دەکرێت. تەمەشا دەکەی هیچیان سەریان پێوە نییە نازانیەوە بژاوەتەوە یان پێیە غازی دەدا یان نادا تاکیدکەون کە دەزانی بۆنی غازی دێ دائما استعمالی مەکەن سەری منەظمی قەپاتکە ئەوە چکە پێوە نییە ئەگەر ڕووداوەکی ئاگر لەو حالەتە ڕوویدا چ دەکەی ئەو وەلجار تاکید کەوە لە سەری منەظیمەکەی سەری منەظیمەکەی ئەو وەختی ئێرە بکەوش خاتی لێ بدە ئەگەر دەزانی بۆنی دێ لێمەدا چکە گرپەی دەکا ئاگر دەگریتەوە ئەوە یەک ئەگەر ئاگری کرد چ دەکەی دەچی سەری منەظیمەکەی بە ئاسنەشی بەدارشی سەری منەظەمەکەی هەڵدەگری ئێستا پێشانیشی دەدەم چۆن هەڵی دەگری نەوەکو خوانەخواسە لێرە ئاگر بگری و ئەتو پێ نەگوژێتەوە لێرە ناگوژێتەوە ئللا لە سەری منەظیمەکەی دەگوژێتەوە تەمەشا بکە ئەگەر هاتوو ئاگری گرت لەوێ ئاگری لێرە چ دەکەی یەک دار ئاسن بگەێنە سەری ئەوەی سەری منەظیمەکەی سەری منەظیم بەێ یەکسەر هەڵەستی ئاگر دەوژێتەوە ئەگەر نەوژاوە ئەوە خلاص تازە ئاگر قەتع بوو ئەگەر نەوژاوە ئەو پەڕۆیە تەڕیکە یەکسەر بیهاوێ چ یەک دوو سێ یەکسەر ئاگرەکە دەوژێتەوە لە مەترسی ئاگر ڕزگار دەبێت. بەنسبە ڕێنمایەکانی بەرگریی شارستانی زۆر جایژ لە میدیاکان بەڵامان کردوتەوە داوا لە هەموو هەوڵەتەن شاری هەولێر و کوردستان بەگشتی دەکەین دائما زیاتر ڕووداوەکانی ئێستا یان شۆرتی کارەبایان بوتڵی غازە یان نەفتە یان سۆپای نەفتیە کە بە غەڵەت لە وەختی پێکردنیە دەبین سۆبەکە داژیر ساوە ئەوەختی نەفتی تێدەکا یان بوتڵی غازی سەری قایم نەکرۆ نازانین پەنجی خواردتەوە ئەو بتڵە غازە لەوێ هەموو غازکات بڵاو بۆ لە ناو ژوورەکەی چرخی لێدا یەکسەر دەبیتە گرپە و ئاگر دەگری داوا لە هەموو هەوڵاتیان دەکەین خوشکان برایان لە ماڵەکانیان هەر یەکەگەر مەتفێکی دەستی لە ماڵەوە هەبی زۆر ئیسفادێ دەکا ئەگەر بێت و ئەو مەتفێ بزانی بەکاری بێنی لە حالتی ڕاکە چکە هەموو ڕووداوەک لە بیدایەتەکە هێر بچووکە دەتوانێت نێری ئاگرەکە گەوربی هەتاکو پەیوەنی بە 100 دەکەن سیارەتی بەرگی شارستانی دەکەن شوێن ڕووداوەکە. لەم خولانەدا باس لە ڕێنمایی خۆپاراستن دەکەن لە کاتی ڕووداوی ئاگرکەوتنەوە یان هەر ڕووداوێکی هاوشێوە. تەواو داگرات داگرات ئەسەوە ئەو کۆتاییات هون ji bo me û parestena me hatînim spasiya we dikin birastî hûn gelekê şixulê we baş e em spasiya we dikin ev tiştekî qenc e hûn bo me dikin û em xêrhatina we dikin û ev tiştekî baş e hûn me fêrî dikin yanî fêrkirineke gelekî baş e em divê me divê herdem hûn bên hûn me qenc fêr bikin gelekê ji we min namûniyên kawa evanî herî qişmara anî û zarok kevne xeteriyê de zilam ruhê xweş berwan tavî jê xeteriyê çevemrînê û gelekê baş e ev bûma em gelekê supasiya we dikin vê hatina we û van herîqî di weşmara anî. بەنسبەت ئەو دەورانی کە ئێمە دەکەین ئێستا حالیان لەو کەمپانە بەس ئەو کەمپانیە کە چەند ڕۆژێکە و چەند پێشتریش لەوەتی ئەو ئاوارانە بەرەنگاری ئەو توندوتیژەی بوونەوە هاتینەتە ناو کوردستان ئێمە دائیمەن لەگەڵیان بووینە بە هەموو شێوەیەک هاوکاریمان کردنیە
نەمانتوانێت بڵێن بە مادی بەڵام بە معنەوی و بە لۆجستیکی و بە ئەوەی کە نەفسی نەمان هێشتووە هیچ تووشی توندوتیژێ بنیان ئاگر و ئاگرکەوتنەیەک بەس بۆ ئەومانە کە بتوانن بەرەنگاری وەبنەوە خۆیان بپارێزن لە ژیان و لە ڕوحی خۆیان. بنسبت پەیوەندیکردن ئەمە دوو تەلەفۆنی بەرگی شارستانیمان هەیە 0615 0625 خەڵک بەو تەلەفۆنانەوە پەیوەندیمان پێوە دەکەم بەس زۆر جاجی شکالاتمان بۆ پیدا دەکەم لە چۆنیەتی ڕووداوەکە زۆر جار هەبووە کە تەلەفۆنمان بۆ دەکەن خەڵک هاوڵا پێمان دەڵێن فندق ماسووە کە دەچین دەبان ئەمە حسابی ئەوەی دەکەین فندق فەرقی هەیە لەگەڵ ماڵەکی یان لەگەڵ هێندێک پوش و پەلاش سوتایە ئەمە ئەو حسابەمان هەیە دایمەن بۆ فندق و باڵەخانەوە هەندا دوو سیارە سێ سیارە پێکەوە دەدەچی کە دەچین دەبینن هێندێک زەڵ لە پێش فندقەشی سوتایە وانە کابرا بەڕاستی پێمان بڵێ ڕووداوەکە بەو جۆرەیە یان بنزینە یان نەفتە یان کۆگایە یان فندقە یان مۆتێلە جۆری ڕووداوەکەمان پێ نادێن ئیشکاراتمان پێەوەی یەک دوو لە شقامەکانی دای من شکارەتمان پێوی هەتا کوسیارەکەمان دەگەنە شوێنی ڕوودا احتیمال هەیە لە یەک دقەیدا دەپازە تەلەفۆن پێکەوە دێ هەر دەپاز تەلەفۆن باسی عینی ڕووداوی دەکە هەتا سیارەکەمان نازان جەنجاڵی ئی بە ناو بازار و سیارەکەمان هەتا شقامەکان بۆ خۆ دەزانین شقامەکانی هەولێ دایمەن بچنەوە عکەتا سیارەکان دەدەچن هەتا دەگەنە شوێن ڕووداوەکەی مشینە ئیشکاتی زۆرمە پێداین بەڵام خۆشبەختانە دایمەن توانیمانە کۆنتڕۆلی ڕووداوەکانیش بکەین. یەکێکی دیکە لە تایبەتمەندەکانی کاری ئەم تیمە ئەوەیە ئەو دەمەی هەمووان لە ئاگر ڕادەکەن ئەوان ڕۆڵ ئاگر دەچن و خامۆشی دەکەن. کافی لە کاتی ڕووداوە گەورەکان بەشدار دەبێت. لای ئەم پیاوانەی بەرگری شارستانی گرنگ نییە ئەم ڕووداوە لە شەودا بێت یان ڕۆژ. گرنگەوەیە زوو بگەنە شوێنی ڕووداوەکە. دڵی ئەم پیاوانەی ئاگرکوژێنەوە و کافی خۆش دەکات ڕزگارکردنی گیانی خەڵکو و کۆنتڕۆڵکردنی ڕووداوەکانە. لەگەڵێکی بەختیاریش ئاینی باڵەخانەیە بوو تەنها دوو منداڵما بوونەوە لە ناوژورەوە کەویش حڕسی ئەو باڵەخانەیە بوون توانیمان بە سیارەیەکی پێیژەمان هەیە کە 63 مەترە توانیمان بە واسطەی ئەو ئاگرەکەمان وشاندەوە ئەو منداڵە بتوانین ڕزگار بکەین بە واسطەی ئەو پێیژەیە ڕزگاریان بکەین و هێنامانە خۆشبەختانە دڵمان خۆش بکە خۆشترین کاتیمە ئەوەیە کە بتوانین نەفرێک ڕزگار بکەین. ئەو ڕووداوانش کە ڕوودەدا زیاتری دەکەوێتەوە سەر شۆڕی کارەبا پابەند نەبوونی هاوڵاتیان بە ڕێنماکەی بەرگری شارستانی بێتەوە گەڕان ڕێنماکەی بەرگری شارستانی خاڵ بە خاڵ جێبەجێ بکات کە ڕووداوەکان کەمتر دەبیتەوە. ئێمە وەکو پیاوانی ئاگرکوژێنەوە هەمیشە لە خزمەتی هاوڵاتیان دابووین لە 24 کاتژمێر لە خزمەتیان داینەوە و هیوادارم هاوڵاتیان هاوکاریمان بکەن و بەڕاستی ئێمە ئەرکمان زۆر قورسا. زۆر لە ڕووداوەکان کە شتیوە ئەبینێ مەحاڵە هەموو کەسێک پێی ناکرێت ئەبینی کە کەس ناتوانێت لە کارمەندەکەم بچێتە ناو ئاگر بۆ ڕزگارکردنی جانی کەسێک بەڵام کە سەیر دەکەم وەکو من وێنە ئەگرم زۆر جار ناتوانم لە وێنەگرتن بەردەوام بووم بۆی زیان لەوانەیە زیانشی زۆر لەسەرمە بێت بۆی هەناسەدان بەڵام شێخ کافی وەکو بە چاونەترسەوە لێ هاتوو ئەچێت بۆ ژوورەوە لە تاواقع نییە بخۆم وێنەکانم لێ دیارە بەڕاستی کەسێکی زۆر سەرکەوتووە کە ماوەی 34 ساڵە خزمەت بە گەل نیشتمانی دەکاتن هیوادارم سەرکەوتوو بێت. ئەفسەری ژووری ئەمەلیات کافی عەبدولقادر ئەفسەرێکی بەتوانا و لێ هاتوو بۆ ماوەی خزمەتێکی تەواوی کردووە بۆ ماوەی 34 ساڵ و ئەفسەرێکی بەتوانایە و بەڕاستی وجدانی خۆی ئاسوودە کردێ و هێوادارین نمونەی زیاد بێت.
بە تاکیت پیاوانی بەرگری شارستانی ژیانیان لە مەترسیدایە لەبەرەوەی بەرەنگاری هەموو ڕووداوەکان دەبنەوە بە تایبەتی ڕووداوی ئاگرکەوتنەوە ئەرک و کارەکانی پیاوانی بەرگری شارستانی مانەکەی لەگەڵ خۆیدایە وەک لە پێناسەکەی داهاتیە نەڕێ هەر کارێک کە بکرێ بۆ پاراستنی ژیانی خەڵک و سەر و سامانی گشتی و تایبەت ئەگەر هاتۆ ڕوودا و ڕوش بدا ئاستی زیانەکان بتوانین کەم بکەینەوە بۆ کەمترین ئاست. ئەگەر چی یەکێکە لە پێویستیەکانی ژیان بەڵام لە هەمان کاتدا هێزێکی وێرانکەر و سووتێنەرە کە ڕەحم بە هیچ شتێک ناکە. زۆرجار لە ئاکانی کەوتنەوەی ئاگرەوە بە سەدان کەس بوونەتە قوربانی و زیانی گەورەی بە ژینگە گەیاندووە و هەزاران کەسی ئاوارە کردووە. ئەو پیاوانە شەڕ لەگەڵ ئاگر دەکەن و بە دژە ئاگر ناسراون. لە ناو ئەم مرۆڤە چاونەترسانەدا مرۆڤێک هەیە کە 34 ساڵە دەجەنگێت لەگەڵ ئاگر و کارەبا و نەوت و لافاو لە پێناو پاراستنی مرۆڤایەتی و ژینگە و ماڵ و گیانی خەڵکیدا. کافی تا ئێستا سەدان ڕووداوی جۆرا و جۆری کۆنتڕۆڵ کردووە و گیانی دەیان کەسی پاراستووە. بۆ بەرەنگاربوونەوەی ئەم مەترسیە لە هەر شوێنێکی ئەم سەرزەمینە چەندین کەس ڕۆژانە ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاگر و کەمکردنەوەی زیانەکانی و پاراستنی مرۆڤ و سروشت و ژینگە. زەحمەتەکانی ئیمایکن بەگشت کارمەندانی بەرگری شارستانی ئەگەر تەماشا بکە هەموو خەڵک لە عوتڵەی هەیە پشووی هەیە لەو پشوانە لەگەڵ ماڵ منداڵی خۆی دادەنیشیان دەستە سەفرەی دەکات بەس بنسبەت ئێمە شەو ڕۆژارێک داینا هەر دقیقەیەک شەوە سعادیەک دوو سێ شێوێ ئاگادارمان کەڕوداوەش ئاگر هەیە ئەمە دەرەچین بۆ شوێنانە کە بتوانین هاوڵاتیان ڕزگار بکەین. خەڵک ئیسراحەتی هەیە ئەمە ئیسراحمانە خەڵک عوتڵە هەیە ئەمە نیمانە خەڵک ناوە لەگە ماڵ و منداڵی خۆی دەستە دەرێ ئەمە نیمانە نە جێژنەمان هەیە نە هیچ شتێکمان نییە شەو ڕۆژ لە ئامادە باشینێن بۆ هەر ڕووداوە. بەڕاستی لە هەندێک جار دەبنە مزاحی دەستی ئاگر دەبنە قوربانی مزاحی ئاگر بەڕاستی زۆر ماندوونە هەندێک جار لە هەندێک حالەت بە طبیعەتی حال بە هۆی قەلەباڵغی ناو شەقامەکان قەلەباڵغی شەقام ناتوان بگەنە شوێنی مەبەست دەبێت خەڵک هاوکاریان بکە. ئەیکش کارت gelekî girînkê ku jiyana mirova pêvegirê da agir vemrandine kul her demekî agir bebîte cihekî û agir zî berfir hek bît û mezin bît taybetê heger nav sewarekê bît ya nav malekê bît ew rolêwa wî demî da diyar bît ka çend zîdgehnê û jiyana xwe texne metirsiyê gelek cara me gulê wî çi dengubasê an jiyana rojane da kesît agir vemrandinê bûyne qurbaniyet xelaskirina jiyana mirovên dî. ئەمە بەتاکید دەستخۆشی لە هەموو ئەفسەر و کارمەندانی بەرگری شارستانی بە تایبەتی شاری هەولێر دەکەم بە شێوەکی گشتش لە کارمەندانی هەموو هەرێمی کوردستان کە شەونەخۆنی دەکەن ئەرک و کارەکانی خۆیان زۆر بە جدیات جێبەجێ دەکەن هەموو هەدەفیشیان پاراستنی سەر و سامانی خەڵکە پاراستنی گیانی خەڵکە خزمەتکردنی هاوڵاتیانە ئەمە خەڵاتی بەرنامەی سەربازی وەنە لە کەناڵی کوردستان 24ەوە پێشکەش بە کۆنترین کارمەند و ئەفسەری چاڵاکی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەولێر دەکەین کە کافی عەبدولقادر ئەلعادینە
بەرامبەر ئەو هەموو خزمەتەی پێشکەشی هاوڵاتیانی خۆشەویستی شاری هەولێری کردووە بەرامبەر بەو ماندیبوونەی کە شەو ڕۆژ شەو نخۆنی دەنوێنی بۆ خزمەتکردنی هاوڵاتیان پیرۆزغا